یەکەم پێباشبوونی من و جەنابەت نییە، من ڕێی من ئێمە نییە. سیاست لە ئیسلامە بەشێکە لە دینەکە و لە ئوسولی دینەکەش، لە ئوسولی عەقیدەکەش. چونکە حکمکردن کە جەوهەری سیاسەتەکەیە، حکمکردن لە عەقیدەیە، لە حاکمیەتی خوای پەروەردگار. و مسلمانان لەسەر ئەوە متتەفقن بەبێ ئیستیسنا، لە کۆن و نوێ لەسەرەوە متتەفقن کە تەشریع یاسادانان مافی خوای پەروەردگارە و بەس. ئەمە یاسای ئیداری و یاسای ڕێخستنی ژیان و ئەوانە ڕێدراوە بۆ کۆمەڵگەکە چۆن یەکەن بیکەن. هەروەکو سەیدنا عومەر چۆن دیوانەکانی ڕێخست، یا عەبدولمەلیکی کوڕی مەڕوان دراوی ئیسلامی لێدا لەو سەردەمە دوور و درێژانەی ئیسلامە. ئەمانە ئیشکالاتێک لەسەر منێ، بەڵام هەرچی عیلاقەی بەسەر عەقیدە و عیبادەت و تەشریعەوە هەبێ، واتە حەڵاڵکردن و حرامکردن بەسەر خوێن و معاملات و ڕیبا و ئەم جۆرە شتانەوە هەبێ، مافی خوای پەروەردگار و هیچ کەسێک مافی ئەوەی نییە دیاری بکە. و ئەوەشکەوە داواکرێت دین لە دەوڵەت جێ بکرێتەوەوانە بەڕاستی هەر لادانی دینەکەی و هیچی تر. لەبەرەوە ئەمە ڕێی من و جەنابەت نییە بڵێ کارێکی باشە لە ڕێی سیاسەتەوە ڕخنە لە دین نەگیرە، ڕخنەوەی گرێ لە دین بابیگرێ، جوابیە دەین. و ئەگەر دوژمناتی ئیسلامەکە ئەکا بە ناوی ئەوەی دین لەگەڵ سیاست ناگونجێ و دین لەگەڵ دەوڵەت نەبێ، ئەوە دید و تێڕوانینی ئیستیعمارە و لەگەڵ ئیستیعماریش هاتۆتە ئەم وڵاتانە. ئەجنا ئومەتی ئیسلام لەسەرەوە متتەفق بوو کە ئیسلام دین و دەوڵەتە و پێویستیشە دەوڵەتەکەی لەلایەنی کەسانێکەوە ببرە بەڕێوە کە هەڵبژێراوی خەڵکەکەن کە خەلیفە و ئەهلی حەل و عەقد و ئەنجا باسی شورا و ئەمانە هەمووی تەبعاً بەشێکن لە سیاسەتی کە پێی وتراوە ئەحکامی سوڵتانی.